من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. ئەڵلقەی ئەم جارەی بەخشین جیاواز لە هەم ئەڵلقەکانی تری. 15 ڕۆژ بەر لە ئیستا بوومە لەرزەیەک ڕووی لە هەرێمی کوردستان و دەوروبەری کرد. چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانی تووشی زەرەری مادی گیانی کردەوە. ئێمە لە بەخشین ئەمەوێت لە ئەڵلقەی ئەم جارەدا لە کەمپینێک ڕای بگەێنکە لە ڕگەی ئێوەی ئازیز و خۆشەویست و دەستگیروی هەژاران و نەداران بتوانین چەند خانوویەک بەهۆی ئەم کارە ساتەی بوومە لەرزەوە هەڵسێنەوە سەر پێ و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ببنە فریادڕاست بۆ ئەوان. ئەمانەوێت لە ئەڵلقەی ئەم جارەدا تشی بخەینە سەر ئەم خانووەکە چۆن ئاوا یەکسان بە لەگەڵ زەویدا و ئێوەی خێرخواز و بەخشندە و تەواوی خێرخوازان لە سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێم چۆن ئەتوانین بە هەمومان ببینە فریاد ڕەس و نێرین لەوە زیاتر بەم چەشنە خانەوادەکانیان سەرگەردان بن. لەگەڵمانە بن. وا بە هەرمان چرۆ ئەکات چوار وەرزی ساڵ هەر پاییزە لە نیشتیمانی ئێمەدا پێکەنین تۆراوە و زیزە بەخشندەکان لە دەمەی ناڕەحەتیدا تاقێبنەوە کات شەوی درێژی پاییز شوێن ماڵی گەرمی کوردەواری دروست کاتی شەوچەرە و کۆبوونەوەی خێزانەکان باس و خواسی خێزانە ئاوەدانەکانی کوردەواری گەرمەی بوو شەو ساردی کردبوو لە ناکاو زەمین لەرزی لەرزەیەک دڵەکانی هاسان ماڵی گەرم و گوڕ بووە قەستی سەر و دیمەنێک وەک قیامەت هەر کەسە و نەفسی خۆی ڕاکەن ڕاکەن دەڕاکەن قەوما هەندێک لە ماڵەکان ڕمیان و هەندێکی تریان لە لێواری ڕمانان شەقامەکانی شار بوونە ماڵ و ماڵیش بووە ئەغیار جارێکتر گۆڕستان ئاوەدان بووەوە قوربانیان هەندێکیان بەرەو گۆڕستان و زۆرێکیان بەرەو نەخۆشخانە نیمچە خاپوورەکان بران مامتەهاش بەدەم حەمد و سەنا و شکوری خواوە کە مناڵەکانی سەلامەتن ئیتر دنیا با بڕوە ئەم بینایی منە کە ئاوا هاتووە کە هاوردی بەسەرمانە خوای گەورە ئەمە ئیرادی ڕەب العالەمینە هاوردی بەسەرمانە و خوا جارێکی تر نێریتی بەسەرمانە ئینشاءالله خوای گیان من ئەمە حاڵە بیناکە و حاڵی وەزئی خۆم ئاوا دەگەڕمە وەکو چیرۆکێ بۆ برادەرانی بۆ دۆستانی خۆبەخشین بەخێرەتیانەکەم من وەختێ بوومە لەرزەی یەکەم هات لەرزەیەکی کەم بوو لەناو مارکێتەکە دانیشتوم کە لەناو مارکێتەکە دانیشتوم لەرزە جوڵا بوتم خوایە گیان هەرچیم بووتوە و هەروە زۆیش بوتومە و ئیسەژاری هەڵێمەوە هەر ئەوەیە خوایە گیان لەرزەن ئەم گەورەی نەکەی لەسەرمان خوایە گیان بەخوا لەرزەیەکی بچوو کە بانی کاکەمالم کرد برادەرم و ئاوا هات وتم کاکەمال وەرە بەخوا بوو لەرزەیە بوو مەڕ ڕۆژار بعد دانیشتین تۆزە دەمە تاقەتم نییە ئەویش حال لە لای منە دانیشت باسی بوو لەرزەکەمانە کرد ئیرادی ئەو ڕەب العالەمین یا چارێکێک بوو یا بیزدەخە بوو بەخوا زیاتر کەمتر لەوە ئیتر نازانم بزەبت لە نۆ چارەك نۆ ئەو ناوە ئیت بزەبت نازانم چ کاتێک بوو ئەم لەرزە گەورەی بەخۆتە هەڵخوا هاوردی بەسەرمانە لەرزە نەبوو قیامەت بوو خەسم بە ڕەب العالەمین ئەو بینا وەکو ئەسوڕا و هات و ئەڕۆیش وەکو میزەڵان بەدەستی ئەم بوومە لەرزەوە تۆز یعنی شەوقێکی زۆر ڕۆشن نەبوو تاریک و زۆر یعنی وەکو چۆن بێژی گێژەڵەکەی هاوردی ئەم بینا ترێقەی هات ئەرز ترێقەی هات بە حەج چوار دەورە من هیچ دەسڵاتێکم نەبوو لە کاتاکە لەرزەکە هات وەقوت من کاکەمان ڕاکە بیناکە و ئەسبابی دوکانە و شوشەکان هەمووی دەستێکی بە قەرچەقرت و ناڕەحەتی لە حیوەتە ڕامان کردەوە ئەیتە منیش هیچ دەسڵاتێکم نەبوو پێش ئەوەی بڵێم ئەم بوومە لەرزە بچکۆلەکە مناڵەکان هاتن دەرەوە بەهانگم کردن وتم وەرنە دەرەوە بەخای خوا بوومە لەرزەیە
و دوای قارێکیش ئەم بوو مەرەزە بەخۆتەها ڕامانکرد دەرەوە لەگەڵ کاکەمەلا کاکەمەل من لە ناو بیناکە ناو مارکێتەکە بووی ئەوانژ لە ناو بیناکە سجن بوون حەسر بوون دەسڵاتیان نەما ئەسیر بوون کاکەما ڕۆیشتم مژ ئاوا لێمدا ڕۆیشتم بۆ ئابێ سەری بینا و ماڵێ و سەری قیامەتی خوام کرد قیامەت و بەخوا دەسەڵاتم نەبوو مناڵەکانم سەری بوون لەنا ئەو بینا قەسەم بەخوا توانام نەبوو 1 مەتر بێمە پێشوە نێوە نەمەزانانی چۆن بێم هاوارمە کرد خوای گەورە فریامانکەوە خوای گەورە مناڵەکان خوای گەورە ئەم کاراساتە خوایان دەسەڵاتمان نیە خوایان هاوار مناڵەکان مناڵ حەسر بوو دەسڵاتی نەما لە ناکاو گێژاوی سەقف و بینا دای لە عەرز قەسەم بەخوا هاوارم لێ هەڵسا بە هیچ بەشینێک و ناڕاحەتی و دڵم ئیترەوە نادام ژەڵدە چۆن لێ نەدام بەخوا قەسەم بەخوا هاوارم کرد گەڕام مناڵ ئەملاولا هیچم دەست نەکەو تەماشاکەم مناڵ هاتوونە دەوێت تاریکە بەخوا چاوم نەیبیناوە کارەبا بڕاوە ئەو کارەساتە هەیە بە چاو ئەو ئایلەی خۆم نەبیناوە مناڵی خۆم نەبیناوە بانگ هاوارمە کرد ئەو بانگی منی کرد ئامین بانگی منی کرد وتی تا هاوتم ئامین ئەوە تومایی وتی ئەرەوەڵا وتمە هێلین وتی وەڵا مەهێلینا وتمای محەممەد وتی ئەوتە لە بەردەمە سرم بەرز کردەوە دەم سواز بۆ تۆ خوایگیان جارێکی تر ناسایی ناکەم بەخوا گردنیشم ئازا کردو خۆ حافیزیشم لێ کرد کە وەختی سەخفاکە کەو بە مریانە بەخوا خۆ حافیزم لێ کرد کوڕ نەبوو بڕابێژە من هەم کوڕ نەبوو بێژە من جەرگی خۆمە و لە ناو سەخفایەوە ئەکەیەوە دەری کەم خوای گردونی عەزەوە جەل ماشەڵڵا لە تۆ خوایگیان هەر خۆ باکی خۆ تاکو تەنیای وەڵی ئەوە وەزعەکە ئێمە بوو ئەمشە ئاواتانێ سیارێ خەڵکی واتیە ماڵی خۆمە لە ماڵی خەزورم وەکو سەربارێک ماڵێن ئەوان بەسنی ئەوانش هەیە حەمد و سەنا بۆ خۆ ئەوانش ماوەکە ئێمەتی ئاشی وەسپاسی خوا قەت تەواو ناکەم ئەم پیاوە هیچی نەما هەر هیچ ئەوەی بۆی دەرچوو خانەوادەکەیەتی بە پۆشاکی بەریان خوایە سوپاس بۆ تۆ مناڵەکانی منت پێدامەوە من لە 97 هاتمەتە ئێرانی تقریبا لە 97 سندم ئەم بینا ئیتر بینایەکی حەوشەکانی وشکە بوو دەرگای تەنەکەی پێوە بوو ئەوە خۆشیان لەوانەیە خۆشیان لە ساحە ماڵەکان نزیکن کە سوکاری خۆ من وەڵڵاهی وەسام کردووە خوای زانێ پارەکەی لێ نەسەندم دیوارەکەی بۆ کردووە هی حەوشەکەی بۆ کردم پارەی نەسەندم یارمەتی داوم هاو ماڵ مەمنونی ئەو کەسانم کە یارمەتیان داوم لە بیدایەتی کرێکاری و لە بیدایەتی ژیانی حەوشەم و تاکو ئەم دەقە والله زۆر مەمنونی مووقیفی ئەو خەڵکو و دۆست و ئەربابم هەروەها شوێن ئاوا یارمەتیان والله زۆر هەیە یارمەتی داوم ئەمجاریش هەموو ژیانێک و هەموو ژیانێکی من و ماڵم و ژەوانی ماڵی من ئەو بینا بوو والله معیشەتی من بۆتام لە دایرە مارکێتێکم بۆ مارکێتەکە خەسار بوو ڕۆیشت خوا حافیزی بێ و معاشێکی 350,000 هەیە 376,000 هەیە و هەموویوە 6 سەر مناڵی ئایا بژەوەی وە 376,000 نار مناڵ ئەڕواتە ڕێەوە بینای چاکەکرێتەوە نەبەخوا ناکری وەسواسی هەموو لایەکەکەم لە دۆست و ئەرباب پێشەکی کەناڵی بەخشین کە ماندوو بووە هاتە بەسەر مناو یارمەتی منەدا خواتان لێ ڕازی بێ ئینشەڵڵا زۆر سپاسی ماندوو بوونتانەکەم سپاسانەکەم خوا ئەنساتان هەر زیاد بکە ماندووبوونتان قەت ناڕەحەت نەبێ ئینشەڵڵا هەر سەربەز بن و ئەوانەشی گویان لە دەی منە خوا کاراسانی بکە بۆ هەموو لایەک ناڕەحەتی و مشاکل لە هەموو لایە دوورخاتەوە ئەوەی یارمەتی منیدا ئەوەی خەمی منی خواردەوە خوا پاداشیان بدەم من ناتوانم پاداشی و قەومە بدەم. زۆر بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەم و هاتنەتە دەمانە و دەستخۆشییان لێ ئەەکەم.
ئێمە کاتێکم بوومە لەرزە بووە یەکەم بوومە لەرزەی مێردەکەم بانی کردن بینە دەرۆ هاتنە دەرەکەمی سێرمان کردە و هیچ شتێ نەبووە چوونەتە ژوورۆ من خۆم نەخۆشم کەوتوم دوو بەتانی پێوە بوو بوومە لەرزەکە هاتێ کەنجکەم بانی کردم دایە هەڵسیان بوومە لەرزە بوو هەر خۆم و کەنجکەم و کوڕەکەم هاتنە مەدخەلەکەەوە بینە دەرۆ مەدخەلەکەمان لێ گیریاوە لەو کاتەیە لە مەدخەلەکە بووین ژوورە نووسنەکانمان هەمووی لە دواوە بە یەک جاڕوخیا خۆ ئەزانێ وەمانەزانێ تۆپەنیان کە ماڵمانە ئەمەە نرکەی ناخۆش بوو ئێمە هەر لە مەدخەلەکە بووین مەدخەلەکەمان بۆ کریاتە خۆی گەورە یارمەتی داوین یەکەم قادرمە پێمان دانەوەن هاتینەتە خوارەوە کەوتینەتە ئەم بان قادرمەکە پێچێکی هاتە لەوە کەوتین ئەم جسرەی کەوتێتە خوارەوە کەوتێتە ملمانە دووبارە هەستیانەتۆ بینە خوارە یەکەم قادرمە ژووری میوان و مدبەقوینەکەمان هەمووی ڕوخیاوە ڕێک هەڵیدان کەوتنێتە بان ئەم جادە لێراوە مقابلەمانەکە کوڕەکەم بێهۆش کەوتووە خۆم لەو کاتەیە هۆشم بە خۆمە هیچ کاتە بێهۆش نەکەوتم ئیتر من لەو کاتەیە بوریامەتۆ هۆشم وە خۆمەوە ئەو کاتی ئەم ماڵانە دەراوسەکانمان یارمەتیان دان و ئاوان کردە سەر و چاومانەوە بردونیان بۆ خستەخان لەو کاتەی لە زرپەی ئەو خانە لەو مەدخەلا بووین ئێمە هەر خۆی گەورە یارمەتی داوین نەپڕوقیان نەمردوون ئەوە نە زرپەکەی زۆر ناخۆش بوو لەو کاتا کارەبا بڕیاوە زرپەی ئەم خانیەمە و زۆر ناڕەحەت و کارە ساتێکی زۆر ناخۆش بوو هاتۆ بەسەرمانە ئیتر ئێمە هیچ شتێکمان لە ماڵ و حاڵە بۆ دەرنەچووە هەمووی بۆتە ژێرۆ بەخوا زۆر بە نەبوونی و کریەکاری و دامایی ئەم مێردەم ئەم خانووی ناوەتە یەک بەخوا ئیسەش هەر قەرزاری ئەم خانووی هێشتا قەرزاریمان تەواو نەبوو هیچ شتێکمان دەرنەکردووە هەمووی ها لە ژێرخانەکە ئێمە لە ماڵ باوکمە ئەژین هێشتاکە هیچ کەسێکیش هاوکاری نەکردین یارمەتی نەداوی هەمووی هاتووی مقابلیان کردین و هیچ شتێکیان بۆ نەکردین تا ئیس داوا ئەەکەم لە خێرخوازان لەوەی کۆمپانیەکان لەوانەی دەستیان ئەڕوا هاوکاری ئێوە بکەن و ئێوەش هاوکاری ئێمە و بسڵمانان بکەن و خانەکەمان بۆ بکەن و بگەڕێنەوە ناوی زۆر بەخێر بێن بۆ شاری دەربەنی خان ئەڵبەتە دوای کارەساتە دڵتەزێنەکەی دوای بوومە لەرزەکەی شاری دەربەنی خان ئێمە تووشی کارەسات بووین زیانی مرۆیی و هەم ماڵیشمان لێکەوت بە ژمارەیەکی زۆر چوار هاوڵاتیمان گیانیان سپارد و هەروەها 6 خانومان بە تەواوی لەگەڵ زەویا یەکسان بوو و زیاتر لە 360 خانومان ئێستا بە شێوەیەک زەرەر و زیانی پێگەشتەوە کە چاکردنەوەی ئەستەمە ئەمانە بەڕاستی شۆکێکی گەورە بوو بۆ خەڵکی شار هەمووکو لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بەڵام بە خۆشحاڵیەوەی لەو ڕێکخراوانەی کە بە هانامانەوە هاتن و دوای بوومە لەرزەکە ئامادەی خۆیان پیشاندا دەستگای بەخشین بوو کە دای لە دەرگای ئێمە و ئامادەی خۆی پیشاندا کە دوو خانووی هاوڵاتیان لەسەر مەسرف و ئەرکی خۆی چاپ کاتەوە بووان ئێمە لێرەوە سوپاسیانەکەین و ئەوە جێگەی پێزانین و دەستخۆشیە ئێمە هەموو کاتێوە تومانە ڕاستە خەڵکی دەربەنی خان لێ قەما و شارێکی کارەسات بارەوە هەروەها گوندەکانی چوار دەوروبەریشمانەوە تا قەزاکە بە هەمووی نزیک بوو لە سنتەری بوومە لەرزەکەەوە بەڵام خەڵکی دەربەنی خان لەم بارودۆخانە برسی بوو نەتینوو بوو بەڵکو و ماڵی لێ تێکچوو بوو لەبەر ئەوە داوامانە کرد هەر کەسێک گێت خواردن ئێنێ ئێمە بەڕێزەوە خەڵکێکی زۆر هەیە کە پێویستی بە خواردنە بەڵام لەوە زیاتر پێویستی بە شوێنێکە کەتیا بحاوێتەوە پێویستی بە خێمەیەکە پێویستی بە ماڵێکە کەتیا بە ئاسوودەیی سەر بنێتەوە داوامانەکردن لە باتی ئەو یارمەتیانە بێن چەند خانوویەک چاککەنەوە چەند خانوویەک دروستکەنەوە بەڵام بە خۆشحاڵیەوە دەستگای بەخشید کە ئەو هەنگاوینا ئێمە سپاسیانەکەینکەوە بەڵێنی داوە و هاتۆتە پێشەوە و ئێستا لە مەیدان نین لە تەنیشتێکی لەو خانوانەی کە ڕووخاوە کە بڕیاری داوە کە دروستی کاتەوە لەگەڵ خانووی هاوڵاتێکی تردا ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی هەنگاوێکی گەورەیە بۆ ئێمە و ئاسوودەیەکی شەبەخشێ بە خەڵکی شار کە تا ئێستا خەڵکانێکی خێرخواز خەڵکانێک هەن کە بەتەنگ خەمی هاوڵاتیانەوەیەن هەتا ئێستا دەستگای بەخشین یەکەم دەستگا بووە دووهەم کەسیش خاوەن کۆمپانیایەکە کە بەڵێنی داوە کە ئەویش خانوو دروستکاتەوە بەڵام تا ئێستا ئەوەی لە واقعات بێتە مەیدانەوە بەڕێستانن لێرەشەوە بە فرسەتی ئەزانین کە داوا بکەین لە هەموو ئەو کەسانی کەوا سەرمایەدارن کە دەست ڕۆشتون
بێن لێرە کاری خێرخوازی خۆیان بکەن کاری خزمەتگوزاری خۆیان بکەن بۆ هاوڵاتیان هەریەکە و چەند خانوویەک کە چاک کاتەوە یا خانوویەک دوو خانوو دروست کات ئەوە خۆی لە خۆیان بەڕاستی شتێکە کە ئەمێنێتەوە بۆ خۆی وەجێدەستی دیار ئەبێت و ئێمە سپاسی ئەەکەین و پێی ئێزانین و ئێمە دووبارە سپاسانەکەین کە ئەم هەنگاوەتان ناوە هیوادارین کە ئێوە سەردەقی ئەم هەنگاوەتان بێتە هۆی ئەوەی کە خەڵکانی تریش بێتە پێشەوە و ئەم سەردەقە بشکێن و هاوکاری ئێوە بن لەم پرۆسەیە و بتوانین بە هەمومانەوە ئەو زەرەرەی کە لە هاوڵاتیان ئەم شارەکەوتۆ قەرەوی بکەینەوە. ئێوە هەنگاوێکتان ناوە و بیرێکی جوان بووە بەڕاستی هەنگاوی یەکەم بووە بۆ ئێوە و ئێسش بەکردار هاتوونەتەوە تانەیە لە زووترین کاتە ئەم پرۆسەیە دەست پێ بکەن واتە دار و پەردوێم خانۆ لا ببرێت و ئێوە ببن بە یەکەم نمونە. ئێمە سپاسانەکەین دووبارەوە هیوای سەرکەوتنتان بۆ خواستین و کارەکەتان جێگای ڕێز و پێزانین دەستخۆشیە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55. زۆر سپاسان دەکەم داوا لە دەستگای بەخشین دەکەم کەوا هاوکاری ئەم کاکتەها بگەن کەوا دراوسێمە ساڵانێکی زۆرە دراوسێ من دیوارێکم لەگەڵ مامتەها هەیە بینە زۆر نەبوونە زۆر دەستکورتە داوام لە حکوومەت هەیە هیچ هاوکاری ئەم کەسیان نەکردووە داوام دەستگای بەخشین هەیە هاوکاری ئەم ماڵە بکە ئەو 15 ڕۆژەم قەدەرە ڕوویدا بەسەر شای دەربەنیخانە شای دەربەنیخان زۆر ماندووە بەدەست ئەم حکوومەتەوە کەوا هیچ هاوکارێکی ناکە هەتا ئێستا حکوومەت هاوکارێکی ئەم شاری نەکردووە بەتایبەتی ئەم پیاوە زۆر نەبوونە پارێکی زۆر قەرزدار لەسەر ئەم خانووە شێ پێش ئەوەی کەوا بێتە ئەم بوومە لەرزە ڕوودات بای 224,000 فەرشی هێناوە بە قەرز هیتری هێناوە بە قەرز زۆر دەستکورتە معاشەی 300,000 حرەسە لە محەتەی کەمبی خوار یعنی داوام لە ئێوەی بەڕێز هەیە لە خێرخوازانی بەڕێز هەیە هاوکاری ئەم پیاوە بکەن ئەم پیاوە زۆر نەدارە تاکە هاوڵاتی لە دەربەنیخانە پارەی ئەوەی نییە شۆفلێک بێنێ ئەم مەوادە لابە یعنی بەڕاستی پارەی نییە ئەوتە چاڕەیەکێک بێن شۆفلێک بێنێ گڵاوێ بێنێ ئەم مەوادەی وەلابە 15 ڕۆژی ڕێکە ئەم قەدەرە ڕوویداوە بەسەر شای دەربەنیخانە ڕۆژانەیەک لەبانی خانەوەی دانیشێ سەیرەکە یەکێک نییە دەستی بگرێ و شۆفلێکی بۆ بێنێ هاوکاری بکە هەر هەموو ماڵ و کەلوپەلەکەی لەنا ئەو خانوایە تەنانەت ناتوانێت جلوبەرگەکەیشی دەرکا ئەنواع غەرازی تایە شۆفلێک نییە هاوکاری ئەم پیاوە بکە داوامە لە حکوومەت کردووە زۆر 15 ڕۆژە هیچی نەکردووە هەمووی وعدەدا و ئەڕوا داوام لە ئێوەی بەڕێز هەیە لە خێرخوازانی بەڕێز هەیە هاوکاری ئەم پیاوە بکەن ئەم پیاوە بە تایبەتی زۆر نەدارە لە دەربەنیخانە من خۆم ئەزانم چەندە قەرزارە دراوسی منە زۆر نەدارە وڵای ئێستا لە ماڵی خەزوورێتی بەخۆی جلوبەرگەکانیەوە ئەوەی من شارەزایم لێ بێ مامتەها بە کرێکاری بە زەحمەتی شەو ڕۆژی ناتەبانێک هەتا ئەمەی ناتە پێکەوە خی گەورەش ئەم خانەی شەڕوخان بەسەریا ماڵناڵەکە شتیا بوو هە خی گەور ماڵناڵەکەی لە خانەکە دەرکردووە وەڵامە داوامان ئەوەیە دەستگای خێرخواز هەر لایەنێک بێ ئەم خانەی بۆ ڕاستکەنەوە بۆی چاکەنەوە ئێمە داوامان ئەوەی و دەستخۆشتان لەکەن ئێرە دەربەندیخانە کارە ساتەکە قورسە ئەوەی خەمیان ئەڕەوێنێ و ناڕەحەتیان لەبیر ئەباتەوە پاش خوا دەستی پڕمیهری ئێوەیە وەرن وەک هەمیشە بە هاوڕێیەتی بەخشین ساباتی ئومێد بین کەمپینی بەخشین دووبارە بنیاننانەوەی ئومێد و بەختەوەری و ماڵ و حاڵە بەشدار بن با وەک هەمیشە ڕێنەدەین لێ قەوما و هەژاران فرمێسک چاویان تەڕکات کەمپینی بەخشین باوەشێکی گەرمە لە سەرما و بێنازی ژیان ئەگەرچی کاکتەها و خانەوادەکەی لێرە ڕزگاریان بوو بەڵام خەرمانی چەندین ساڵیان لەدەستدا و چەندین ساڵە کار و کەسابەت دەکات و لە ڕێگەی خزم و دەستانیەوە کاتوانی ئەم بینایە بەرزکاتەوە بەڵام تەنها لە چەند خولەکێکدا بۆی ئەم کارە ساتەی بەسەر هەرێمی کوردستان و دانیشتوانی ئەم ناوچەیە هات بەم شێوازە خاپور بوو دەستگای بەخشین ئەوێت لە ڕێگەی هاوکاری و کۆمەچی و دەستگۆرەکانی ئێوە بە هەمومان بتوانین ئەو خەڵکەی کەوا بەم چەشنە لێ قەوماوە لە ڕێگای دەستگای بەخشین و بە هەر ڕێگایەکی ترەوە بتوانین کۆمەکیان بکەین و ئەم دار و پەردویان بۆ لابین و مەوایەکیان بۆ دروستکەین و لەوە زیاتر
هەر ڕۆژە لە ماڵێک نەبن و چاوەڕێ بکەن ئاخۆکەی ئەم برینە بۆ ساڕژە بێت و تۆزێک سوکنایی دڵیان دێت هەر کەسێک ئەوێت هاوکارمان بێ هەر کۆمپانیایەک هەر دەستگایەک حکومەتە هەر شوێنێک ئێمە لە خزمەتیاین بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات لەم خانوە دەست پێ بکەین و دواتر خانوەکانی تر هەڵسێنینەوە و ئەو ناڕەحەتەی کە تووشیان بووە بەشێک بەیان سوب بکەین و ئازار و منێتەکانیان کەم بکەینەوە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و تەواوی خێرخوازانی لە تەواوی شار و شارشکەکانی هەرێمی کوردستان بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55 چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی بۆنەیەکی زۆر ڕازا و قەشەنگ شایستە بە خاوەن بەهرە تایبەتەکانمان بەڕێوە برد تایدا ئەو خاوەن پێداویستیە تایبەتە سەرکەوتوانە لە بواری ژیانیانە خەڵات کرد خەڵاتەکە بە ناوی خاوەن بەهرە تایبەتەکان بوو و تایدا 26 خاوەن پێداویستی تایبەتی بەهرەدار لە بواری ڕۆشنبیری لە بواری خوێندن لە بواری پیشە هونەر زانستی لە بواری چالاکی وەرزش خەڵات کرد ئێمە زیاد لە 2 ساڵان بیرۆکەیەمان هەبوو سپاس بۆ خۆم ساڵ توانیمان بیرۆکەکە بکەینە واقع و بە خۆمان بە کۆمەڵگەی خۆمان بڵێن خاوەن پێداویستی تایبەت بارنی بەسەر کۆمەڵگەوە ئەو وێنایی بۆ یەکرێت کە هێندێک جار پێوەستەکرێتەوە بە هەژار و بە کەمتوانەوە هەڵەیە ئەگەر ئێمە وەک کۆمەڵگە ئەرکمان بەرامبەریان بەجێهێنا ئەوە ئەوان بەشێکن لە پرۆسی بەرامێنان گەشەپێدان لە وڵاتە بێگومان ئەم بیرۆکەوە ئەم فکرێژنیە هەتەدی ئەگەر پشتگیری ئەو 4-5 کۆمپانیا و دامەزراوەیە نەبێت کە لە ڕووی مادیەوە پشتگیری مەراسیم و کەرناڤاڵەکەیان کرد پشتگیری خەڵاتەکەیان کرد ئێمە زۆر سپاسیانەکەین لە ناویانە دامەزراوی بەخشین بەرنامەی بەخشین دەستیان خۆش بێت کە هەمیشە لەو شوێنەی پێویستە ئامادەن و پشتگیری ئیشە پڕخێر و چاکەکانی کۆمەڵگەیەکەن. دیارە لەبەرەوەی کە ئەمڕۆ 12 بووە لە جیهانە ڕۆژێک بووە تایبەت بەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن و لە شاری سلێمانی بەڕێبەرایەتی گشتی چاودێری گەشەپێدان و کۆمەڵاتی سلێمانی مەراسیمێکی ڕێخستووە بۆ ڕێزلێنان لە چەند بەهرەمەندێک لەم توێژە وەکەوەی کە بینرا بەڕاستی لە سپۆنسەرەکانە بەرنامەی بەخشین سپۆنسەری ئەوە بوو کە خەڵاتی ڕێزلێنان ئەرکی ڕێزلێنان لەم بەڕێزانە لە ئەستۆ بگرێ بەڕاستی من وەکو کەسێک لەو ئەوانەی کە شەرەفمەند بووم بەوەی کە خەڵاتی معنەوی ڕێزلێنان وەرگرم سپاسی ئەم بەڕێزانە و ئەم بەرنامەیەکەم هیوادارم بەرنامەی بەخشین لە پرۆژەکانی ئایندەیە وەک چۆن کە چاوی لە هەموو توێژەکە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەتی زۆر هەیە کە پێویستە ئاوڕیان لێ بدرێتەوە ئەم بەرنامەیە ئاوڕی تایبەتی لەو بەڕێزانە بداتەوە چکە نایشارمەوە ینی هەموو خاوەن پێداویستێکی تایبەت بەداخەوە کە ناتوانێت خوێندن تەواوکایە بگاتە پلەیەکی واکە خۆ بژێوی و خۆژانی بۆ بەڕێوە بچێت بۆیە بێ بەدەمیانە بن و هاوکاریان پێ جارێکە سپاس بۆ بەڕێزی سەرکەوتوی زۆر سپاس. سپاس و دەستخۆشی زۆرمان بۆ بەرنامەی بەخشین کە سپۆنسەری یەکێک بۆ لە سپۆنسەرەکانی ئەم ئاهەنگە قەشەنگە بە بۆنەی یادی جیهانی کەمەندامانەوە و لێرەوە ئەمەوێ ئاماژەیەکی کورت بم بەڕابردووی ئەم بەرنامەیە و ئەو ستافە ماندوونە ناسەی کە بەردەوام لەم بەرنامەیە کاریان کردووە بەوەی کە هەموو کاتێک لە خزمەتی کەمەندامانە بوون لە هەموو جەژن و بۆنەکاندا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە هەموو خۆشی و ناخۆشیەکانی کەمەندامانە بەشدار بوون ئێمە دووبارە سپاسیانەکەین و من وەکو بەهرەمەندێک ئمڕۆ لە ڕۆژی جیهانی کەمەندامانە خۆم بە خۆشحاڵەزانم بەوەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەپێدانی سلێمانیەوە بەسەر کراوی نەتەوانێ بەبەخشینی خەڵات دووبارە سپاسانەکەین. بە خێراتنی کەناڵەکەتانەکەم
جێگەی خۆیەتی لێرەوە زۆر سپاس و پێزانینی خۆمان بگەێنین بە دەستگای پێخوازی بەخشین کە ئەمڕۆ یەکێک بوو لە سپۆنسەرەکانی ئەم چالاکی ئەمڕۆ ئەنجامدرا کە پێشکەشکردنی خەڵات بە بەهرەمەندەکەم ئەندامەکان بەندەش یەکێک بووم لەوانە و ئەمەوێ لێرەوە سپاسیان بکەم ئەمە بۆ ئەوەی کە دەستگای بەخشین هەمیشە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە بۆنە ئاینیەکانە کەم ئەندامان و نابینایانی بەسەر کردووەتەوانێت هەمیشە هاوکاری ئێمە بووە بۆ ئێمە لێرەوە زۆر زۆر سپاسیانەکەین دەستخۆشییان لێکەین هیواداری نمونەیان هەست زۆر بێت. ئەو بەخشینانەی کادرێ بە هەموو ئەو کەسانەی کە وەکو هاوکاری لە خانوو بێت لە بەخشینی مادی بێت لە هەر شتێک بێ بۆ هەر کەسێک بەڕاستی ئەجاب پیاکەم پێتان سوپاسانەکەم. ئەمڕۆژ لە مەراسیمە پیرۆزەیە کە بەڕێوەبەرەتی گشتی چاودێری کێشەپێدانی کۆمەڵایەتی دروستی کردووە مامۆستا عومەر پێشڕەوێتی من بەشدار بووم وەکو بەهرەمەندێکی کەمەندام و شانازی بەخۆشمەوەکەم. ئەو خەڵاتەشی کە پێمان بەخشراوە حسەی بەخشینی تایە بەخشینی تەلەڤیزیۆنی پەیامیشی تایە ئەوە شەر گەورەیە بۆ ئێمە. ئومێدەوارم تەلەڤیزیۆنەکەتان ئومێدەوارم ئەو کارە و فەرمانەی کەیکەنۆک و بەخشین بۆ هاوکاریکردنی هەر کەسێک کە پێویستی بە ئێوەیە بەردەوام وەکو کەمەندامان ئەتوانم لێرە بڵم سپاسی بەتایبەت ڕێکخراوی بەخشینەکەین کە زۆر هاوکار و یارمەتیدەرێکی باشی کەسانی کەمەندان بووە لە ڕابردووە و ئەمە وەکو ڕێکخراوی وای کەمەندامان زۆر جارشایەتی ئەو حاڵەتین کە ئەوان لیست و پێداویستی تایبەتیان ئامادەکردە بۆ کەسانی کەمەندان کە توانیانە لە ڕۆژە سەختەکانە لە ڕۆژە نەدارەکانە هاوکارێکی باشی کەسانی کەمەندان بن. ئێمە بە سوپاسەوە ئەڕوانینە کارەکانین هیوادارین بەردەوام بن هیوادارن بتوانن کارێک بکەن ئەو کارە بەردەوام لە خزمەتی کەسانی کەمەنداما بن و ئەتوانین هەموو کاتێک بڵم کەوان پێشەنگن هیوادارم لەو پێشەنگیشە بمێننەوە. بەخێرهاتنی بەرنامەی بەخشینەکەم جێگەی دەستخۆشیەک لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا خاوەن پێداویستی تایبەت بەسەر ئەکرێتەوە و خەڵات ئەدرێت بە خاوەن بەهرە تایبەتیەکان. بەڕاستی ئەمەیەکە بجارە لە هەرێمی کوردستان کە مەراسیمی لەو شێوەیە ئەنجام بدرێ و ئەم چینە بەسەر بکرێتەوە. دەستخۆشی لە هەموو ئەو لایەناناکەم کە سپۆنسەر بوون لە بەخشینی خەڵاتەکان بەتایبەتی بەرنامەی بەخشین کە بەڕاستی لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت تا ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی هەبووە و هەروەها لەم پرۆسەیەش دیسانەوە یەکێک بووە لە سپۆنسەرەکان و لە هەموو بەرنامە و لە هەموو بۆنەکان وەکو جەژنیان هەموو بۆنەکانی تریان ڕەمەزانەکان بە تایبەتی خاوەن پێداویستی تایبەتیان بەسەر کردوێتەوە و توانیوانە ڕۆڵی گرنگیان هەبێ لە چاکردنی ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت. بەخشینێکێک بووە لە سپۆنسەرەکانی دابینکردنی ئەم چالاکی خەڵاتی بەهرە تایبەتیەکان کە بۆ کەمەندامان ڕێکخراوم زۆر سپاسی بەخشینەکەم و هەمیشە بەخشین لە بۆنەکانە لە ڕەمەزانە لە هەموو مناسبەکانە خزمەتی کەسی کەمەندامی کردو و سەردانی ماڵە کەمەندامەکانی کردووە بەپێی تواناتوانیوەتی خزمەتێک بۆ ماڵانە بکە و سفرەیەکی باشیان هیچ نەبێ لە مانگی ڕەمەزانە بۆ برازێنتەوە یا لە دابینکردنی پێویستە یارمەتی دەرەکانی وەکو عەرەبانە و دارشەق و هەر پێویستیەک بەپێی توانایان توانیوانە کەسە کەمێک لە خەمەکانی کەسی کەمەندام کەم بکەنەوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و هیوادارم زیاتر بەردەوام بن لە خزمەتی کەسی. ئەمڕۆ کە خەڵاتی بەڕێوەبەرایەتی چاودێری لێرە ئەوە لەگرم بە سپۆنسەری بەخشین کە لەیرەن دیارە ئەوانش بەشدار بوون لە هاوکاری و هی ئەم کەم ئەندامانە بەڕاستی جێی شانازی خۆشحاڵی من زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی بەخشینەکەم چونکە بەڕێوەبەرایەتی بەخشین لە وڵاتە زۆر کاری جوانی کردووە لە پێناوی ئەوانە خانوو مەسەلە بۆ فەقیر و هەژاران بکە کەم ئەندامان بێتە دەرەوەی وڵات یارمەتی هەژاران بە یارمەتی ئەو کەسانە بکە نەخۆشی زۆر ناڕەحەتیان هەیە لەمانە دەوری زۆریان بینیوە خۆم بینیوە زۆر سپاسی بەخشین ئەەکەم کاتێک کە من ڕۆشتومە بازارە خۆیاتە سنووکیان داناوە بۆ خێرخوازی بۆ ئەو خەڵکانە کەوایان کردووە لە من خۆشم بتوانم بەشدار بم لەو شتانە ئەمە جێی شانازیە
بۆ من و بۆ بەخشین چونکە بەخشین لە هەموو بوارەکانە یارمەتی خەڵکی فەقیری و هەژار و داوە لە هەموو ناوچە جیاجەکانی کوردستانە چی دەستیان دیارە لەڕێی خزمەت و خزمەتگوزاری و هاوکاری بە تایبەتی لە ڕۆژانی جەژن و بۆنەکانە کە مناڵی فەقیر و هەژار باوەڕ ناکەم هیچ شتێکی پێ بووێ ئێوەران مەسەلا بۆ خواردن بەکاری بێ یا لە باخەڵیا بێ بۆ ناو بازار من خۆم زۆر بینوە تانکی پاسکیل و ئەلعاب و مناڵیشان کردی و تانکی خانوویشیان کردووە شتی زۆر گەورەیشان کردووە لە قال و ئەوەی خەڵکیان ناردووە دەرەوەی وڵاتە ئەمە جێی گەورەیە بۆ ئێوانەوە خوا تەمانیان درێژکا و هەر سەرکەوتون و تەمان درێژ بن و خوا ئاگای لێیان بێت لە ڕۆژی 12 کە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە سوپاسی یەکەین لە نێو ئەو سپۆنسەرانە ئەوانەی کە سپۆنسەری پرۆژەکەیان کردووە بەرنامەی بەخشین وەک هەمیشە لە هەموو مەجالەکانی خۆیان جێدەستی خۆی داری کردووە ئیشێکی باشە یعنی ئەو ئیشەی کە ئەبێ حکوومەت بیکات ئێستا ئەم بەڕێوەبەراتی گەشەپێدان و بە هاوکاری ئەم کۆمپانیایانە و ئەم بەرنامانە خەریکن پڕیەکەنەوە ئیشێکی زۆر باشە دەستخۆشییان لە یەکەین جێگای ئەوەیە ئاماژەی بۆ بکەین و دەستخۆشی لە بەخشینش بکەین کە توانێتی لە مەجالەکانە و لە مناسبەتەکانە لە مانگی ڕەمەزانە هاوکاری خۆی بگەێنێتە ئەو کەسانی کە پێویستن ئیتر هەر چینێکی کۆمەڵگا بن تیانە کە ئەمەش کۆمەڵێک بەهرەمەند بوون کە مەجالێکی ڕۆشنبیری سەقافیە توانی دەستی خۆی دیاری بکات و هاوکاری ئەمانیش بکە سوپاس هەمیشە پێشنگ بن لە کاری داهێنەرانە و بەخشندەیدا. دیارە ئەمڕۆ 12 ڕۆژی جیهانی کەمەندامانە ئەو ڕۆژەیە کە لە هەموو وڵاتانی دنیا ئەمیادە ئەکرێتەوە بە جۆرا و جۆری ئەم ساڵیش لە هەرێمی کوردستان شێوازێکی نوێی بەخۆبینیکە بەڕێوەبەرەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی بە سەرپەرشتی مامۆستا عومەر و هاوڕێیانی خەڵاتی 26 بەهرەمەندیان کرد من دەستخۆشییان لە یەکەم سوپاسیانەکەم کە منی شێبووم لەو بەهرەمەندانە لە بواری داکۆکیکردن لە مافی کەمەندامان و سوپاسی ئەو سپۆنسەرانەکەم کە هاوکاری ئەم پرۆسەیان کرد ئەم پرۆسە گەورەیان کرد کە بۆی خەڵک لە گەوری خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام تێبگا لە زڵمیان دامەزراوەی بەخشین یا با بڵێن بەرنامەی بەخشین ناسراوە لە ناو خەڵکا دیارە بەرنامەی بەخشین من کە بینم پێی سەرسوورمان نەبووم کە ناوەکەین بینی چونکە ئەو مێژوویەکی هەیە لەگەڵ ژیانی ئەمەی کەمەندامانە بە سەدان جار هاوکاری هەزاران خێزانی کەمەندامی کردووە و سەدان کورسی کەمەندامی دابین کردووە و دەیان خێزانی کەمەندامی بەسەر کردوێتەوە خانووی بۆ کردوون و ئەتوانم بڵێم زیاتر لە 100 خێزانی کەمەندام کە نەخۆشیانە بۆ چارەسەری کردوون ئەمە جگە لە هاوکاری ماڵانەی بۆ بڕێنەوە ئەگەر باسی مێژووی بەرنامەی بەخشین بکەین یا دامەزراوی بەخشین بکەین مێژوویەکی پرسەروەری خاوەن پێداویستی تایبەتی هەرێمی کوردستانەکە من دەستخۆشییان لەکەم لە هەموو ئەو بەڕێزانی کە لەو دامەزراوە ئیشەکەم چونکە هەستیان کردووە کە کەمەندام پێویستە خزمەت بکرێن بە فعلی خزمەتیان کرد بەتایبەت لەم 3 ساڵی ئەخیر کە قەیرانی دارایی هەبووە هەر خۆم شایەتی ئەوێن بۆ 700 خێزانی کەمەندام هاوکاری مانگانە و خواردنیان دابین کرد و عەربانەیان دابین کرد و کەم یارمەتی خوێندکاری کەمەندامیانە و یارمەتی چەند خێزانێکیانە بۆ خانوو دروستکردن و یارمەتی چەند خێزانێکی کەمەندامیانە بۆ چارەسەر ئەمانە گەورەیە بەڕاستی دەستخۆشییان لە یەکەم
بسم الله الرحمن الرحيم بەڕێزان و خۆشەویستیان دیارە ئەمڕۆ ئەم مناسبە و کۆبوونەوەیە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی سازی کردووە کە لە میانەی ئەم کۆبوونەوەدا کۆمەڵەگەلەکە کەم ئەندامان خەڵات ئەکرێن ئەو کەم ئەندامانێکەوە خاوەنی بەهرە بوون و خاوەنی هونەرێک بوون کە توانیوانە لە بوارێک لە بوارەکانی ژیاندا سەرکەوتو بەدەست بێن و ئیسپاتی بکەن بۆەوەی کە کەم ئەندامی ئەوان نەبووتە بەرگری لاوەی کەوا داهێنان بکەن یاخود خاوەنی هونەر بن یاخود خاوەنی شەهادۆ خوێندن بن. ئێمە ژۆکو دەستگای بەخشین کە پیشەی هەمیشەیمان لەگەڵ کەم ئەنداماندا هەڵسان بە داهابینکردنی بڕێک پارە بۆ هەدیە و خەڵاتکردنی ئەو بەڕێزانی کە ئەمڕۆ خەڵات ئەکرێن و هیواداری ئینشاءڵڵا لەم کار و پرۆژانەدا ئەم بەڕێوەبەرایەتیە هەم بەردەوام بێ ئەوە ئێمەش بتوانین زیاتر و زۆرتر لە هەر بوارێک لە بوارەکان بێ و بە هەر شێوەیەک بێ یارمەتی و کۆمەکی کەمەندامان بکەین و سوپاسان.